بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستانم، لە باسخواسێکی نوێ و پێویستی پەیوەست بە ڕۆژگاری ئەمڕۆدا دێنە سەر بابەتێکی هەستیاری گرنگ کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا لە زۆر شوێن باس و مشتومڕی زۆری لەسرە و لە کوردستانی خۆشمانە، هەروەکو چۆن لە عالەمی ئەوروپا و لە عالەمی شەرقیشی لەسەر دەکرێت و قسەی لەسەر دەکرێت لە عالەمی عەرەبی بە هەمان شێواز لە عالەمی کوردی خۆمانە و لەم لەولای تریش زۆر جار بە چەندین مەبەست ئەم باسە دەوروژێنرێت. ئەویش بریتێ لە باس و خواسی دیانەتی ئیبراهیمی. ئایا مەبەست لە دیانەتی ئیبراهیمی چییە؟ بۆ چوونەکان چین؟ بۆچی ئیشی لەسەر دەکرێت؟ بۆچی زیینوو دەکرێتەوە؟ بە تایبەتی لەم کاتە ناسکە هەستیارە بۆچی زۆر جار لەم لاولا دەیانەوێ جارێکی تر ئەو ڕەگە کۆنپەرستی کە باو باپیرانیان بۆیان نەچوە سەر بە مسلمانی بفرۆشنەوە و هەروەها خەڵکی خۆمانی پێ گەوچ بکەن. ئێمە خۆشەویستانم بە دوور لە جانیبی دینی ئەمانێ بە شێوازێکی مەوضوعی سەرەتا وەکو پیشەی هەمیشەمان لەسەر بابەتەکان بدوین لەسەر دیانەتی ئیبراهیمی، دوا بە دوای ئەوە گەنگەشەیەکی پێی لە ڕوانگەی دینەوە و لە ڕوانگەی خودی خۆیەوە و پەراوێزکردنی و خستنی دینەکانی تریش لە هەمان کاتا بخەینە ڕوو کە تا چەنە بە شێوازێکی ئەکادیمی و بە شێوازێکی مەوضوعی ئەم بابەتە بخەینە ڕوو کە هەڵەیە لە مستەڵەحە، هەڵەیە لە ئایدۆلۆژیایە، هەڵەیە لە بیرکردنەوەی، هەڵەیە لە بیرمەند و لە ڕوادیانە، هەڵەیە لەو سیاسەتمەدارایی کە هەوڵی سەرخستنی دەدەن کە بەرەو تەطەڕوفی دەبن کە دیانەتێکە مەوداکەی بیرۆکەکەی لە ظاهیرە ئیشکردنە لەسەر پێکەوە ژیان، بەڵام لە حەقیقەت و باڵتینە دیانەتێکی تەطەڕوفی ئیرهابی تیرۆریزمیە صرف بۆ ئیقساکردن و لەناوبردننی تەواوی ئەدیانەکانە تەنها و دینە نەبێت کە لەناو سێ دینەیە هەڵیان بژاردووەکەویش بریتە لە سەهیۆنیزم. ئەزیزانم بە شێوازە مێژوویەکەوە دەست پێ بکەین. دیارە لێرە و لێوێ زۆر جار وەکو شێوازێکی نوێیە خەڵکێکیشی لەسەر دەکا، بەڵام بابەتە زۆر کۆنە. ئەم بابەتە ئەزیزانم هەر لە سەرەتای هاتنی مەسیح عیسی عەلەیهی سەلامەوە کە بەنی ئیسرائیلی کرد بە دوولەتەوە، کاتێک کە یەهودیەکان کەوتنە ژێر هەژمونی ئەو دەوڵەتانەی کە مەسیحیەکان گرتبوویانە دەست، خۆیان پێ عەرز نەدەکرا لە ناو ئەوانە، ئەوە نەژیان دەتوانی پاشگەز بنەوە لە دینەکەیان، چونکە باوەڕیان بە دینی مەسیحی نەبوو. هەوڵیان جات جۆرە تەعایشێک دروستکەن و جۆرە تێکەڵیە دروستکەن لە بینی مەسیحی و یەهودی، بۆیە پێیان دەوترا یەهودیە مەسیحیەکان یا مەسیحی یەهودیەکان، و ناو مستەڵەحە زۆر زۆر باوە حتا لەناو بەشێ لە کتوبی مقدسی عهدی جدیدی جات تا ئێستاش ماوە. بەڵام لە پێش ئەوانە بولس ڕسوول کە شاوڵۆ بولس یەکێکە لەو کەسانەی کە بەدەق کابرایەکی یەهودی بووە کە کەسێکی مقدسە و پاپایەک و باوکێکی گەورەی مەسیحیەکە وەکو غەڵەتاندنیش هەمان ئیشی کردووە و لەگەڵ ئەوا دیسان ماسۆنیەکانیش هەمان تەوژمیان کردووە، هەوڵیان داوە دینی یەهودی و دینی نەسرانی لە یەک نزیک بنەوە تا ئەوەی پێکدادان نەبێ. ئەم هەوڵە سەرەتای دامەزراندنی یەهودیەکان بۆ کاتە باسکردن و باسوخواسی دیانەتی ئیبراهیمی بۆ لە یەک نزیکردنەوەی ئەم سێ دینە کە ئێستا باسی لەسەر دەکرێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە عەلە ئەساس یانەوێت دینی ئیسلام و دینی مەسیحی و دینی یەهود بکەنەوە یەک، باو باپیرانیان نەیانتوانی دوو دینەکەی خۆیان بکەنەوە بە یەک، بۆ لەبەرەوەی ئیشی یەهود بووە. کەی ئیشی پێ بوو کاتە کە زەعیف بوو، هەمیشە کاتێک کە زەعیف دەبێت، کاتێ باری لەنگ دەبێت، یان دەیەوێت ئەجندایەکی خۆی فەرزکا یان شتێک بکات یان کارێک بکات لە شوێنێکە جێی خۆی بکاتەوە، باسی تەعایش، باسی ئیخاء، باسی برایەتی و مساوات و یەکسانی و وەحدەت الئەدیان و تەقاریب الئەدیان و دینی ئیبراهیمی و هەرچی بێ خەڵکی تری پێ بدەنکە. بۆیە ئەم حرەکەیەکی کۆنە لەو زەمانەوە ئیشی لەسەر کراوە. دوا بە دوای ئەوان جەماعەتی سۆلمۆن مۆنەویە کە ئەوانش لە قەرنی چواردەیە تقریبا هەوڵێکی چڕیان نا کە مەذهب و حرەکە و ڕوتێکی تایبەتە، بزافێکی بزنەوەیەکی تایبەتە، زۆر هەوڵیاندا کە ئەم چەند دینە بکەن بە یەک و چەندین دینی تر بێن لەناو بە ئاسانی بتوانن کە بژین، بەڵام نەیانتوانی، هەروەکو چۆن ئەوانی پێشەوە نەیانتوانی ئەم بزافتە ئەلمۆنەوی ئەمانیش نەیانتوانی. دوا بە دوای ئەوە چەندین جار هەر لێرە و لەوێ ئیش کراوە لەسەرەوەی کە چۆن کارێک بکەن ئەم سێ دینە یان دینەکانی تر بکەن بە یەک، بەڵام ئیشی تەواوی سەرەکی کە لەلایەن سەهیۆنیەتەکانەوەیە و لەلایەن کڵێسا و قەشە و ئەقتابەکانەوە بۆ ئیشکردن بۆ لەسەر ئەم سێ دینەوە، ئەوش بەبەستی سەرەکی ئێستایانە کاتێک کە باسی دیانەتی ئیبراهیمی دەکەن. حتا پاپای فاتیکان لە عەفوەن لە مەجمەعی ڤێنایە، لە مەجمەعی ڤێنای دووەمە لە ساڵی 1965 بەچڕی وەکو بابەتێکی دین هەوڵدرا ئەم بابەتە بە بابەتێکی مقدس بزانن کە ئەم سێ دینە بکرێ بە یەک
و نەک ئیتر وای لێ بێ بە یەک دین نا، بەڵام ئەو ئەجندایی کە هەیەە ئەو بیرۆکە و بابەتگەرەی لە مێشیانایە کە بریتە لە سفرکردنی هەموو دینەکانیان بێباوەڕکردنیان وەکو خۆیان بە هەمان شێواز باش بکەن لە ئاهلی ئیسلام. چکە وەکو باسما کرد هەر وەکو چۆن لە سەرەتای مەسیحیەتەوە یەهودیەکان ئیشیان کردووە بە هەمان شێواز یەهود و نەساڕەش کاتێک کە ئیسلامەت هەمان ئیشیان کرد. چکە زۆر کۆنە خۆی گەورەش لە قورئانە تۆماری کردو فەرموویەتی وەدوا لەو تەکفوڕونە کەما کەفەڕوا فەتەکوونونە سەوا. تەمەناکەن کە چی بکەن ئێوەش بێباوەڕ و بێدین من هەر وەکو چۆن ئەوان بێدین و بێباوەڕن ئەو کاتە یەکسان بن. ئیشیان لەسەر چی؟ ئیشیان لەسەر یەکسانیە لە دەستگرتن و پابندبوونیان بە دینەوە. چکە دەزانن ئیسلام هەیبەتەکەی تەنها لە پەیبندبوونیان، ئەگەر پابندبوونیان نەبێ ئەو کاتە ئەوان لە هەموو بابەتەکانی تر بەپێی تەجدەبەی کۆنیان لە دنیاە دەتوان لە ئێمەی بنەوە. بەڵام تاکە هۆکارێ بۆ شکستیان لە بەرامبەری ئاهلی ئیسلام پابندبوونیەتی بۆیە خۆی گەورە دەفەرمێ هەمیشە ئاواتە خوازن کە یەکسان بن و ئەو ڕەوتە دروستکەن، بەڵام نەیانتوانی نە لە زمانی عیسا توانیان ئەو دوو دینە بەیەکۆ بکەن، نە لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، نە لە دوای ئەویش نە چەرخەکانی تر نەماسۆنیەت توانی نە مەجمەعی فێر ناتوانی، حتا تاوای لێهات بە شێوازێک لە دین ترازا کە وەکو دین نەیانتوانی ئەمجارە هاتن لە بابەتی سیاسیەوە ئیشی لەسەرکەن و بیکەن بە قەڵەیەکی سیاسی کە کاکە ئێمە وەکو دینی ناتوانین ئەم بابەتە یەکخەین باوەکو قەڵەیەکی سیاسی یەکخەین وەکو لە کتێبی خوێنی ئیبراهام جیمی کارتەر کە یەکێکە لە سیاست مەدارە باریز و قائیدێک و ڕئیسی ویلایەتی متحیدە بووە لە ئەو کتێبەیە زۆر بە شڕی تشی خستۆتە سەرم بابەتەکە دەبێ هەوڵ بدرێ بە قەڵەیەکی سیاسی ئەم سێ دینە یەک بخرێت. یەکخستنێکی واکە ئاشتی دروست بێ، ئاشتی پەروە بێ. ئەوەی قسەی خۆشە، ئەوەی شتی جوانە تۆ ABC لە قسەکان ABC ینی ئاوا سێریکی چیتیایانی هەموو شتەکانی مەزبوطە، هەموو شتەکانی دروستە. بەڵام ئەوەی لە پشتەوە هەیە ئەوەژی کە کەمێک عاقڵ بێ دەزانێت زۆر زۆر هەڵەیە پڕێتی لە تەطەڕف و ئیرهاب. ئێستا پێتەڵێم چۆن ڕەنگەلات غەریب بێ بەڵێ وایە بە ئەوە وەکو ناحیە مێژووەکەی تا ئێستا با چاک ئاگادار بین کە بەم شێوازە هاتووە بابەتێکی کۆنە نوێ نییە، بەڵام بە پێی ئەوەی کە نەیانتوانیوە بە ڕەوتی دینی و بە کتوبی مقدس و بە بابەتی دینی و بە حرەکە و بزات و بزوتنەوەکان ئیشی لەسەرکەن هاتنە سەر قەزەی سیاسی ئیشی لەسەرکەن لەوەش هەر فەشەلیانیانە. ئەو تا دوای 2020 کە زۆر تریان چڕ کردەوە ئێستا 2023 سێرەکەی چ قەزەیەک و ئاخری 2023 چ کێشمە زیاتی کردووە ئەوە. یعنی هەمیشە کاتی ئیشیان کردووە کە زانیوانە زیاترەکرێت و عەقلیشەتە بۆی کەمتر کا، بەڵام بێگومان دوای ئەوەی کە ئیشیان کرد لەسەرەوەی یەک بن و بەیەکەوە بژین پێکەوە ژیان دروستکەن هەر خۆیان ئەو سەنەمەیان خوارد و هەر خۆیان ئەو پێکەوە ژیانیان جارێکی تە هەڵوەشاندەوە. بەڵام بە ئێمە لە ڕۆسیاسیەکەی بووی نەچین. ئێمە وەکو باسمان کرد کەسێکی یعنی تۆ بۆ خۆت ئەکرێەوەی گوێ لە منەگرێ هەمووی مسلمان نەبی، دیندار نەبێ، هەر جینێکت هەیە، هەر مەذهبێکت هەیە، هەر بیرۆکەیەکت هەیە. ئەم پرسیارە دەربارەی ئەو کەسانە دەبێ بکرێ کە بانگەشەی دیانەتی ئیبراهیمی دەکەن. ئەو کەسانی بانگەشەی دیانەتی ئیبراهیمی دەکرێت بە ئەم پرسیارەیان لێ بکرێ. هەر زمانێکی ترەکرێ بە عالەمی عەرەبی ژان پرسیارە بکرێ، بە عالەمی ئەوروپی چکان پرسیارە پێم وایە تا ئێستا بەم شێوازە تەڕەح نەکراوە. لێیان دەپرسین ئەو کەسی بانگەشەی دیانەتی ئیبراهیمی دەکەی ئایا تۆ طبعا مەبەست پێ و سێ دیانەتەیە ئیسلام، مەسیحیەکان، یەهودیەکان. بۆچی تەنها ئەم سێ دینە؟ بۆ دینەکانی تر باشە بۆ هەرە بێم سێ دینە بە سەلامەتی بژین؟ ئێوانی تر مرۆڤ نین، بەشەر نین، خوا دروستی نەکردوون، مەخلوق نین، ئەی مافی مرۆڤ نابێ ئەوانیش بگرێت و ئەی نابێ ئەوانیش بە سەلامەتی بژین. ئێگەڕەڵی کێشمەکێشم هەر لەگەڵمانەوە نیە. ئێستا بڕۆ لە هیندستان کێشمەکێشم هەر لە بینی مسلمانان و دیانەکانی تا هیچ پەیوەندی بە یەهود و مەسیحیان نیە. لە ئیریتریا، لە ئەثیوبیا، لە زۆرە لە شوێنەکانی تر پەیوەندی بە کێشمەکێشم و سیراعی بینی دینی ئیسلام نییە لەگەڵ دوو دینی ترا. لە باقی شوێنەکانی تر یەهود لەگەڵ چەندین ساڵە لەگەڵ دینەکانی ترا کێشمەکێشمی بووە لەم ئاخیرا دەوێتەوە بەر ئیسلام. کاتە ئەگەڕەڵی سیراع تەنها سیراع لە بین ئەم سێ دینان نیە، لەگەڵ هەموو دینەکانی ترا سیراع بووە، هەبووە بە درێژایی تاریخ و ئێستاش هەیە. بۆ هەرم سێ دینە، بۆ ئەوانی ترەبێ قەڵاچۆ کرێت و پارچە پارچە و پەرتەوازە کرێ هەر چیشتی جوانە بۆ ئەم سیانە بێ ئەوانی کەش مەخلوق نین. ئەم جەبەڕوتە کێ پێیە کە زیاد لە 3 ملیار مەخلوق
کە باوەڕیان بەو سێدینە نییە، زیاد نەک 3 ملیار زیاتر لە 3 ملیار باوەڕیان بەم دیانەتانە نییە، بۆ ئەیان کەیتە هامیشی ژیانەوە، بۆ تەحمیشیانەکەی بەشەر نین مەخلوق نین، هیچ مافێک هیچ شتێک نانگرێتەوە. ئەی مولحیدەکان ئێوە هەموو باس و خواسی دیموکراتی دەیت و ئەمانە لەکوێ ژیانەکەیتەوە؟ بەڵام ئەمە پرسیارەکەمە، تۆ کە تەنها گوێ بە ئەم سێ دیانەتە دەری، ئەگەر پێم دەڵێ ئەمە پرسیارەکەم لێرەوە دەست پێ دەکە، ئەگەر پێ دەڵێ نە ئێمە ئیشمان بۆیە لەسەر ئەم سێ دیانەتەیە دیانەتی ئیبراهیمی دەخەینە ڕوو، لەبەرەوەی مەبەستمان پێوەیە ئەم سێ دیانەتە قەناعەتیان بە دیانەتی ئیبراهیم هەیە، خاڵێکی مشتەرەکیان هەیە. ئەم خاڵە مشتەرەکە قەناعەتیان بە ئیبراهیم هەیە، دەکرێت بکرێت ئەوەی کە بێدەنگیان کەین بە یەکەوە دانیشن و کێشمەکێشم دروست نەکەن بە بێزمانی و بەستزمانی و بە شێوازێکی زۆر سادەیی و دوور لە تەطەڕوفی دینی لەگەڵێکا بتوانن بژین. دەی باشە پرسیاریان لێکەین، هەر ئەم سێ دیانەتەیە قەناعەتی بە ئیبراهیم هەیە؟ هەر ئەم سێ دیانەتەیە پێی وایە ئیبراهیم پێغەمبەر بوو؟ هەر ئەم سێ دیانەتەیە پێی وایە ئیبراهیم پیاوێکی چاک بوو و پیاوێکی موحید بووە؟ ئەی بابیەکان، ئەی بەهائیەکان، ئەی سابیە مندائیەکان چی لێکەی؟ ئەی ڕەستەفارەکان چی لێ دەکەی؟ ئەی مندائیەکان سابیە مندائیەکان، ئەی یەزیدیەکان، خۆ یەزیدی لە مەنتیقی خۆمانێ بڕۆ کتێبەکانیان بخوێنە بزانە چی دەڵێن لەسەر ئیبراهیم. ئەی مۆرمۆنیەکان چی لێ دەکەی؟ ئەی قادیانیەکان چی لێ دەکەی؟ ئەی دینی سامریەکان چی لێ دەکەی؟ ئەوانی شەر هەمووی قەناعەتیان بە ئیبراهیم هەیە. باهیەکان و بابیەکان و بەهائیەکان و قادیانیەکان و یەزیدیەکان و سابیە مندائیەکان و ئەمانە زۆرێکی تر لەو دیانەتانی ئێستا هەن لە عالەمی ئیسلامە و نفوزیان هەیە، دروست نفوزی دنیای هەیە، دروستیەکان ڕۆبزانە چەنە زۆر لە شەقە. ئەوانە بۆ حساب ناکەی، بەشەر نین، دین نین، قەناعەتیان بە ئیبراهیم نییە. ئەوانیش ئیبراهیم بە پیاوی چاک نازانن، زۆرێکیان زۆر لە یەهود و نەسارا ئیبراهیمە لا گەورەتر، بۆوانە تەمیش کرد. ئەگەر ئەڵی نفوزیان کەمە سەدقاتی یەهودە بن هەنێکیان سەدقات، بۆوان حساب ناکەی. ئەمە پرسیارێ. ئەگەر دەی کاکی بانگە شەریکەری دینی ئیبراهیمی دەڵێ ئاخر نا من لەبەرەوە نییە کە ئیبراهیمیان قبوڵە، بەڵکو لەبەرەوەی ئەمانە یەک خوا دەپەرستن. دەیخۆ بەشێک لەو دیانەتانی باسمان کرد هەر خوا دەپەرستن، دەیخۆ سیخیەکانیش یەک خوا دەپەرستن، بۆ ئەوان تەمیشەکەی. دەیخۆ زەرادەشتیەکانیش هەر قەناعەتیان بە یەکخوابوون هەیە. هێزی شەڕ و ڕووناکی و تاریک گەڕێ، بەس قووەیەک کە دەفعی هەردووکیانەکای خوابوون قەناعەتیان پێێتی. ئەخۆ ئاتونیەکان کامی حوتەبی چوارەم بانگەشەی دەکرد و تایسێت زۆر منتیقە هەیە، ئەخوانش قەناعەتیان بە یەکخوابوون هەیە. ئەخۆ ئەو دیانەتانیش قەناعەتیان بە یەکخوابوون هەیە، بۆ ئەوان تەحمیشەکەی بەشەر نین، مرۆڤ نین، مافی پێکەوە ژیانیان نییە، مافی ئەو مافانەیان نییە کە تۆ داوناوە. تۆ ئەتەوێت چی بکەی بۆ دینی ئیبراهیمی؟ هەرچی جوانیە ئەبێ بیدەی بەوانیش. بۆ لەم کەونا لەم فەضاء کێ مافیەوەی پێدایی کەم زەویە بپچڕێنی بۆ 3 نەفەر ئێوانی تر؟ کاتە ئەگەر بڵێ لەبەر ئیبراهیم هەر درۆکەی، ئەگەر بڵێ لەبەر یەکخوابوونە هەر درۆکەی، ئەگەر بڵێ لەبەر نەسەبە، دەڵێ خۆ عیسا باوکی هەر نەبوو تا بە نەسەب بکاتەوە ئیبراهیم، ئەوە چی لێ دەکەی؟ وە لەگەڵەوە ژانێ لەو دیانەتانە بە نەسەب ئەگەرەوە سەر ئیبراهیم، ئەوان چی لێ دەکەی؟ بۆوان تەمیشەکەی. ئەگەر ئەڵێ نا ئاخر ئێمە بەمەستمان پێی سەماوی بوونە کێ هەیە لە دیانەت؟ حتا بوذی بە بوذیبوونی خۆی نیوەی ڕاستی قەناعەتی پێوەی، بەڵکو ئەغڵەبیان ئەوانە نەبێت کە تێنەگەشتون باش لە دینەکەیان قەناعەتیان 100% بۆی بە سیزی تارتا گوتاما و ئەوانە هەمووی دیانەتێکی سەماوی بوو لە ئاسمانەوە دابزی. دیانەتی وەضعی نیە، نیوەی ڕاست بەرەو ژووری پێوای دیانەتێکی سەماویە. بوذی ئەو گەڕە لە دیانەتەکانی تر، گەڕە لە دیانەتانی ناومان هێنا، لەوانەی کە هەن کێ هەیە خۆی بە سەماوی نەزانی؟ ئەغڵەبی دیانەتەکانی ئەمڕۆ کە ژمارەیان چەنە زۆرن خۆیان بە سەماوی دەزانن. بۆ لەناو ئەم هەمووە، ئەم کیبرا، ئەم عەظەمەتە، ئەم جنونە، ئەم تەسەڵوت و زەختە کێ بە تۆی یاکە بە 3 دیمێنی ئەوانی تر تەحمیشکەی لە ژیان؟ ئایش خۆیان بە سەماوی دەزانن. کاتە هەر درۆ دەکەی، بۆ دیەک ناکرێت. بۆیە ئەم باس و خواسی دیانەتی ئیبراهیمە هیچ مەشروعێکیان پێ نییە، مەشروعێکی فاشیلە لەوە پێشتەری نەگرتووە و بە چەندین ساڵ بە درێژایی مێژوو هەوڵیان داوە بە ناوی جیاجیا، زمانێ بوو بە ناوی وەحدەتول ئەدیان،
بناوي تقارب الأديان ليك نزيكردنەوەی أديان بناوي الديانات التوحيدية الديانات السماوية التعايش السلمي بزور ناو هەوڵیاندا ئەم سێ دینەیەک خەن نەیانتوانی پێیان نەکرا لە بینی خۆیانە یەهود و نەسارا نەیانتوانی یەهود لەگەڵ خۆیانە تحسبهم جميعا وقلوبهم شتى نەیانتوانی بیکەن تۆ مەذهبەکەی خۆتە پێیەک ناخرێ کاکی یەهود تۆ ئێستاش فیرقەکانی خۆت بە سێ مەذهبی نەساراوە ئەوەندەی ڕقیان لەیەکە ڕقیان لە دیانەکانی تر نییە ئانت پێیەک ناخرێ ناتوانانی لە پێکەوە ژیان لەگەڵەوە دروستکەی ئەوە گەڕێلەوەی سوڵتەیەکی دیموقراتی بەهێز چەکی کردوون ئەینا لە زمانێکا کە خۆیان چەکدار بوون یەکتریانە کوش سەلاحەدین ئەیوبی حکمی دەکردن و سڵحی دەکردن هەمیشە بەدای بە کاتۆلیکەکان لە بین یەکا لەگەڵ پرۆتستانی و ئەرتۆدۆکسەکان بەدایبەکان یەهودیش بە هەمان شێوەز کاتە کێ ئەم عەظەمەتەی پێدای کێ ئەم قانونەی پێدای کێ ئەم هێزەی پێدای کە تۆ بە سێ دین بێنی باقی مرۆڤەکانی تر چڕکەی باسی پێکەوە ژیانەکەی ئەوان باسی جوانیەکەی ئەوان باسی قیاداتی سیاسی هەرچی بۆ باسەکەی ئەوان بە هەج دافعی ئەمان داکەی درۆکەی خەڵکی تری تێدا هیچ خاڵێک نییە لەو خاڵانەی کە باسی دیانەتی ئیبراهیمەکە هیچ نقطەیە نییە نەم خوێند بێتەوە لە دیانەتەکانی ترانە بۆ ئەوانی تێدانی بۆچی ئەمە ئیرهاب نییە متهمیشکردن نییە ئەوانە توێ کەوڵ کرێن ئەوانە توێ پارچە پارچەکرێن ئەوانە توێ چیان لێ بکریانی ئێمە بەس بژین بە سەلامەتی ئێوان ئەگەر هەدەفت پێکەوە ژیانی ئێمە ئێوان چی لێ بکەین ئەگەر هەدەفی ئەوەیە کە ئێمە بە سەلامەتی بژین ئەوان مافە کێ پێیەی کە تۆ ئەوان قەڵاچۆکەی واگەیەنێ ئەگەر ڕاستەکەی لەمبەری کەواتە بە هەچ سوچێ بێی غەڵەت دەکەی لە یەک سوچەوە نەبێ کە ئەو سوچەش تا ئێستا باسییان نەکردو و نەشتوان باسی و ناشتوانن بڵێ ئەو ژێوەیە بڵی ئەم سێ دیانەتە بۆ ئەم سییان هەڵەبژێرم لە بەرەوەی سێ پێغەمبەری تێدایە دیانەتی ئیرسالی هەرچەند هەم دیانەتەکانی تریش زۆربەی زۆریان پێیان پێغەمبەرن ها بەڵام بۆ لەبەر یەک خاڵەڵێم ناتوانن باسیکەن لەبەرەوەیە ئەگەر بێنەوە سەر دیانەتی ئیرسالی بە ڕوسولی بیهێنن ئەوە ئەو کاتە باش ئێمە پێشەوەی تۆ بۆم باسکە من قەناعەتم بە موسا هەیە من موسام لە هەرچی کەسی خۆمە خۆشترێ ئولو العەزمە لای من ئیسا ئولو العەزمە لای من داواگەر پیاوە بە ئیمان بێ پێغەمبەرەکەی ئێمە بێنێ ئەگەر ئەوی ژۆکو من وابێ کۆتایی پێیە ئەو کاتە شتێ نامێنێ بەناوی سێ دین هەمووی بێتە دینی ئیسلامی حەقیقی کە ئەوەش دینی موسا بووە کە ئەوەشە موسا بانگەشەی کردو و خوای گەورە لە قورئانە فەرمێ قال موسى يا قوم إن كنتم آمنتم بالله فعليه توكلوا إن كنتم مسلمين ئەی قەومەکە مەگەرەوە باوەڕتان بەخوا هەیە دەتەوەکل بخەنە سەر و پشتی پێ بەسن ئەگەرەوە بەڕاستی ئیماندار و موسڵمانن إن كنتم مسلمين ئەو بانگەشەی موسا بوو بانگەشەی عیساش بە هەمان شێواز بانگەشەی بۆ ئیسلام کرد فلما أحس عيسى منهم الكفر قال من أنصاري إلى الله قال الحواريون نحن أنصار الله آمنا بالله واشهد بأننا مسلمون إما شهادتي يدين أي مسيح كأنصار حواريين خواصي موسى بو عيسى بو يعني ما شهادتي يدين شهادتي ما بو بدا وقواهي يدين كبراستي يما إن شاء الله مسلماني كاتا نسي ديانتي إبراهيم يكري أقر بيت سرو نقطة چونکە کێشەکە چی کێشەکە مەسیح دروستی کردو مەسیحەکان دروستیان کردو باوەڕیان بە موسایە باوەڕیان بە پێغەمبەری ئێمە نییە یەهودی ظالمی ستەمکار دروستی کردو کە خۆی ئەم خەڵقەی کردو ئەم تڕۆبازی هێناوەتە ناومان چکە خەڵک بە گوێ مەزانێ بە گێ لەزانێ کو لە کتێبەکانیان هەیە ئیمانی نە بە عیسا هەیە نە بە محەممەد بەڵام هەدەفی سەرێکی خۆشەویستانە با من پێت بڵێم بۆ کردن بە یەکی ئەو سێ میمێ بە یەک میمی محەممەدیە ميمي موسوي ميمي مسيحي يعني بكن بميمي ماسوني فقط وبداخل أو بانغشان زور جار مؤتمراتي زوري بودكري مثلا مؤتمري منظمة عالمية كباري أدياني كازاخستان مؤتمري كوريا بصالي 2014 ك يكيبوا له مؤتمر الزخماني ككرا سبحان الله لو كاتيا یەکێ لە ئەقباتەکانی ئەرتۆدۆکسیەکان کاتێککە بان کرا بچوو بوو ئەوێ ڕاخنەیەکی زۆر لێگیرا تۆ چۆن شتی واکەی ڕوونکردنەوەیدا ڕوونکردەکە وتی کاکە من هەر بوو ئەوە چووم کە بزانم چیەکەنی من چۆن قەناعتم بەوەی هەرفشەم پێدێ
يهود أو هر قرر لو يهود هر في شيء بوجود الدينك أو يكبزانته أو بيواتو هر بشرني نصارى بيوا بشري بس خوي لسر فرزك بس يهود هر بيوا بشرني اللي كتبه كان بجون جانور وحيوان زاني ستوت أو داني شيء بلين بابيكو بيجي بويا هم ينعوالي أينا قال قرار بيه مقنعات من بوا بيه مقنعات من بيغمبر كان يعني أينا قال قرار بريتي بلا احترام اما احترامي احترام جاي لقل إيمانا اما إيمان ما بيغمبر كان يعني نق إيمان يعني احترامي بيغمبري مش ناقل احترامي بيغمبري خوش يعني ناقل اما قال إيمان من با أو كتابانا نبي استامة ونكتب أصلي كان توراة وإنجيل مع الله أو كتاباني كاستاه هي لبردسي أنا توراة وإنجيل يقول إيمان ما بينا باحترام ما نبي وجودك احترامك بيغمبري خو عليه الصلاة والسلام نصيحتي كردين نبي أدبيك نتقديسك احتراما نكو همون نسيني كتر احترام يقري بلا نتقديسك نا بأدبي برهم بركي ونقى والروايات بني إسرائيل وجبزانا كتابة كان ياما تشنقر للروايات بني إسرائيل والروايات الإسرائيليات وكو احترامك نقو كو تقديسو باورو إيمان بيبون كاسي شخصي بينوتو برزي برامبر نكردو نلبرويك إيمان ما بيبلي نكاو رازمي لكاتك جا يقين ما أنا تحريف كلاو زوري ولا أمرين نكاو كلميك راسي ديابي باتوان باربين فير كلاوين ياما أو يهود چی ناڵێ بە پێغەمبەری ئەمە چی ناڵێ بە پێغەمبەری مەسیحیەکان چی ناڵێ بە پێغەمبەرانی خۆیان کەواتە ئەم هەلوو مەرجەی کە ئێستا ڕەخساندویان على ئەساس بۆ دیانەتی ئیبراهیمی کە بەداخەوە لە بیرۆکەی تازەیان کە تەسەوڕەکەم ئەگەر ئێستاژ نەکرابێ تەبەن کراوە بەڵام بڵاو نەبووتەوە ئێستا مەجالم نییە باسی تەواوبوونی ئەو پرۆژەیەکەم بەڵام دەیکەن ئەو سێ کتێبە بەیەکەوە چاپەکەن تەورات و ئینجیل و قورئان بۆ لە چەند شوێن لە مؤتەمەڕەکانە کراو هەستان وتیان ئەدەی هەریەکی هەستێ نوێژێکی خۆی بکە ئەوەی دوایەوە لەگەڵ یا بۆسی یانێ بێ لە دوایەوە بۆسی مسلمانی هات نوێژی کرد لە دوایەوە مەسیحی و یەهودی هات نوێژی کرد مسلمانی لە دوایەوە خۆیان پێیەکەن و دوایی باسییانە کرد لە دوایەوە گاڵتەیە خۆی کابرا ئەو کەسێک کە پرۆژەکەی دروست کرد خۆی قەناعەتی بینی ئەوە جی بەشدارە قەناعەتی بینی کابرای مسلمانی خۆمان دوایی لێدوانی کراوە بە شێلەوانی کە لە ناو نوێژەکە وتێتی هەر تەسەوڕم نەکردو شتیوان ڕوودا بەڵام وەکو ئیحراجیە کردومە و داوای لێ خۆشبوونەکەم ئەی کابرا دوای مؤتەمەرەکە هەر هەمویان بەپەلە لێدوانیان دا وەرسە دینەکە کە کاکە بمان بوو غەڵەتێ بوو کردمان بەڵام پاپای فاتیکان چەند جار ئەمری پێکرد مەسەڵەن لە ئیتالیا لە سەدەی ڕابردووە چەند جار لە کۆریا لە یابان لە ئیتالیا لە زۆر شوێن ئەم نوێژی پێ دووبارە کردەوە بەڵام بۆیان نەچێتە سەر و بۆژیان ناچێتە سەر چونکە ڕازگۆنین و چونکە تەهمیشکردنی ئەدیانی تری تایە و زوڵم و ستەمی تایە و ئیرهاب و تەرهیبکردنی ئەدیانەکانی تر و قەلاچۆکردنی تێدایە ئەگەر ڕاستیشکەن ڕاستکەن زەرەریانە زەرەری ئەدیانەکانی ترە درۆشکەن بێگومان بۆیان نەچێتەکات تۆ مەشروعەکە هێناوە چ جێبەجێیکەی زەرەر لە خەڵکەی چ جێبەجێ نەکەی زەرەر لە خودی سێدینەکەی بەبوون و نەبوونیش قەلاچۆکردنی ئەدیانی لە ژێرایە بەبوون و نەبوون تەطەڕوفی لێ پێیابێ بەبوون و نەبوون زوڵم و ستەمەکەی ئەوجا تۆ یەکخستن ناکەی دینێکی تری تازە دروستەکەی کێشمەکان زیادەکەی یعنی تۆ ئەتەوێ ئەم سراعانە هێڵی سراعێکی تری گەورەی زەق پەیاک بڕۆ هەر ئەوە ناوێک هێنرا بە عالەمی عەرەبی بڕۆ بزانە چەند بە سەدان و هەزاران مجەللە و نووسین و کاتیب و بیرمە لە ملۆڵە قسەی لەسەر کرد هەروایان کرد بە پەلەست لە پرۆتۆکۆلاتی ئەعلامە سڕیان بۆ لە عالەمی ئەوروپا جێی بۆتۆ تا لای ئێمە جێی بێت بێگومان جێی نەبووتۆ لای ئەوە کەواتە تۆ مەشروعێکی نزۆک وەکۆی کە ئەها چۆن خۆی پەروەردگار زۆر باسی زۆر جوان باسی نیفاقی کردووە میشە منافقەکان کارێک دەکەن قسەکانیان موافقی ئەهلی کتاب بووی خۆی پەروەردگار لە قورئانە بە برای ئەهلی کتاب منافقەکانی ناوبردووە فرميتي ألم تر إلى الذين نافقوا يقولون لإخوانهم الذين كفروا من أهل الكتاب أنا بني منافقة كان ببراكان يا أهل الكتاب ضلن شيء تأخير آية كما بس بي أنا براي براكان يا أهل الكتاب كوتا أمانة هميشة أهل نفاق كوملك قصدك بانغشي كوملك بيروكا كان يتهرج كاتو بناوك زمانك بناوي وحدة الأديان زمانك بناوي تقارب الأديان زمانك بناوي ديانة الإبراهيمية وكويس ذكري هر همي لمصلحة أهل الكتاب وإلى أخوي إيش قناعتي يا أبو باس خاصي كتوديك
وأم باس خاصة خوشي سالم دوابي كزاني لناحية أكاديمية وزررة أجر مروفي إنسان يعني زڕێک ئینسانەتی تێدا بێ بزانی بەرپاکردنی ئەم دینە بۆ قەڵاشۆکردنی دینەکانی تر و مرۆڤەکانی تر بۆ سڕینەوەیانە لە سەرزەوی ئەگەر ڕاستکەن جێبەجێکن ها ئەگەریش درۆکەن ئەوە بۆ قەلاشۆکردن و سڕینەوە و نەسفکردن و ئیقساکردنی مەسیحی و موسڵمان هیچی ترنا و بۆ فەرزکردنی ئەجندایەکی سیاسی و ئیشی ینی ئیمپریالیەکان وەکو لە پێشەوە کردویانە لە ئێستا هەر زەمانە و بە شێوازێک جێبەجێیەکە ئەگەر مسلمانی ئەوەی گوێ لە من گرە بە هەندێک ئاەتی قورئان بۆ باسکەم کە کەلامی خۆی پەروەردگارە کە من تەفاسیلی ئەحادیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئەقوالی زانایان و ئەقوالی سەلەفت بۆ باز ناکەم چیان فەرموو لەسەرم بابەتە کە زۆر بەزەقی بەڕوونی کەم زانا هەبێ باسی ئەم دیانەتەی نەکردوێت دیانەتی ئیبراهیمی بۆی پێ دوانە بێت تازەی زۆریان باسییان کردووە بەڵام هەر زەمانە و بەناوێک بووش بە شێوازی باسییان لێکردووە بەڵام خۆ قورئان ماوە لە بەردەستایە خۆ گومارت لێی نییە خۆ سەنەد نییە تا بڵێی زەعیف و صەحیحی تایە کاکە گیان ئەگەر پێت وایە ئەم دیانەتی ئیبراهیمیە ئیبراهیمی ئەوانە ئەو پێت دەڵێم خۆی گەورە لە قورئانە ئەفەرمێ ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما إبراهيم نه يهوديا نه نصرانيا ومسلمان أجر بيم ضلي ناقر يا ما خو من نما إبراهيم يهودي ونصراني أمانة ملة إبراهيم لنا ملة إبراهيم ضلنا دي قناعة بالقرآن هي دي القرآن خوي جورد فمي أوان ضلن وقالوا كونوا هودا أو نصارى من بيهودي أو نصارى قل بل ملة إبراهيم خوي جورد فمي نا ضل إهمل سال ملة إبراهيم أي ملة إبراهيم شينيا نا يهودنيا نا يهودنا نصارى قل بل ملة إبراهيم وتم ملة إبراهيم ديانة إبراهيمي نا إبراهيم خوي نا ملتكي نا ديانة إبراهيمي كحنفي سمحة يهودينية نصرانية أما القرآن هاي أي أم نص آيات قرآنية احتمالي هيش تأويلناك كاتي خوي قرد فرمي وقالوا كونوا هودا ونصارى خوي دعاء أو دفرمي وقالوا كونوا هودا ونصارى تهتدوا قل بل ملة إبراهيم يعني ملة إبراهيم هداية لملة إبراهيم كنا يهودية نصرانية وخوي بالوردقاري دفرمي لكم دينكم ولي دين وتديني يمي جاكر لقل ديني أهل الكتاب والمشركين وخوي بالوردقاري لقرآن حديثان لا آتي كترا دفرمي ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وباشان باش بزانه يهود ونصارى بوا پێکەوەژیان دروست ناکەن کە ڕێبکەی لەسەر سەرخاڵی لا بە شوێنێکی خۆی گەورە هەمووتان ئەو ئاەتەدان بیستووە کە فەرموویەتی وەلەن تەرضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم يعني ئەم نەسانە هەر هەمووی نەسێکی دامغی حەقیقیە لەسەر ئەو باسوخواسی کە نەسی دیانەتی ئیبراهیمەکە خوي قوله فن ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا يهود ونصارى بردوام نك بانقشتان كان بردوام أجنقن نقلتانا يعني يهود ونصارى بو اكتفانا كان كبانقشة كان قبلين ورع كرليتان رازي بنا هل أجنقن بجنقين حتى شين ملتي عندك وباشا ما بيضلم بانقشة كردني ديانتي إبراهيمي أزاني نسوي إسلامك بكاملي همو أحكامك كان إسلامي نسبك وكاتا بودني باسي تيكوشان نبينا إخوي برودقاركي تشكو تيكوشان لقل كياكي تو عهد كردو عهد يجني بومرو بيعني بلي من ديانة إبراهيم قبولة هذا صالح ونصلح الحديبية بها قبولة ببرك وصلحك سياسيين وصلحك نسف كردني ميشك كاتا مسألة تيكوشان لبينا إخوابي شطبكي بسرعي لقرآن ولا ميشكشتا أهل الذمة مسألة جزية مسألة حكم راني وخلاف مسألة ولاء وبراء مسألة أحكام الذمة مسألة نبوني دولة إسرائيل مسألة بوني دولة إسلامي مسألة بوني مسلمانا لجر سلطيكي سياسي خوان حد شي مسألة هي كلا روشكاري أمر دار ببيلوكي منو توي مسلمان هي لنا إسلام هي القرآن هي همو آياتك أنا بشطبك نسبك يا القرآن يعني ديانة إبراهيمي كوتم ديانة إبراهيمي بمصطلح بأكاديمي
قوانینی دووەلی بە قوانینی یاسای مرۆڤ زۆر مستەمە نابێ هی ئەگەر ئەکادیمیت دەبێ بزانی غەڵەتە ئەگەر لۆغەوی دەبێ بزانی غەڵەتە ئەگەر یاساناسی دەبێ بزانی غەڵەتە ئەگەر مرۆڤ دۆستی دەروون ناسی هەر شتێکی دەبێ بزانی ئەمە دژی هەموو شتێکە دژی هەموو بەهاکان و قیم و هەموو بیرۆکە و هەموو فکرێکی بیرمندانەی بەشەرە ئەمە و چەندین ئاياتی تری قورئانی بە سەدان ئاياتی تری قورئانی بە هەزاران حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی دژایەتی دیانەتی ئیبراهیمی کردووە کاتە تۆ بۆت نییە جەمعکەی لە بینی دیانەتی ئیسلام و دیانەتەکانی تر و دیانەتەکانی تریش خۆشەویستانە ئەوەی کە بە حەق هەر هەمووی دیانەتی ئیسلام و مسلمان پێغەمبەرانی پێشوو هەر هەموویان مسلمان بوو و ئەوەی کە لە ئێستاە ماوە کە بە تاق و تەرا لەم لە ئەهلی کتاب مابێتن چکە بە جەمعی هیچ شوێنێکا کۆ نەبوونەوە ئەهلی کتاب ناوەی کە لە ئیسرائیل ئەهلی کتابە هەمووی تاق و تەرای تایە کاری ناکرێ بەڵام ئەو دەوڵەتە پەیوەندیان بە ئەهلی کتابەوە نییە بە جەمع ئەهلی کتاب بە نەسی قورئان خۆی گەورە فەرموویەتی وقطعناهم في الأرض أمما مەسیحیەتیش بە هەمان شێوە تاق و تەرایان هەیە هەر وجودیان نیە تا تۆ بیکی ئای تۆ ئەگەر فەرەزەن قبوڵت بێ لەگەڵ کامیان ئایکی ئەوانەی کە زمان حاڵی ئەهلی کتابن ئەهلی کتاب نین نە نەسەبیان ئەهلی کتابە بەخوا قەسەم نە ڕەچەڵێکیان ئەچێتەوە سەر ئەهلی کتاب نەخۆیان قەناعەتیان بە ئەهلی کتابە هەر هەمووی ئەجەندایەکی سیاسی اقتصادی ماسۆنیەتی سەهیۆنیەتە لە پێش یان با بڵێن لە دوای قساکردنی ئیسلام بریتێ لە قساکردن و لە ناوبردنی دیانەتەکانی خۆیان ئەوەندەی دیانەتی خۆیان زەرری داوە بەهۆی سیاسەتمەدارەکانی خۆیانەوە هەر ئەوەندەش دیانەتەکانی زەرری داوە کە تاوان هەر وجودیان نییە تا تۆ ئەو حەل و فەسڵە بکەی پێشەوەی ئێمە بین ئەم هەموو نەسە باسکەین کە نابێ هەبێ ئەگەر فەرەزەن هەر ئێستا هەر ئەمریش کرابێ کە بکرێ کە مەعاذڵڵا شتیوانە فەرەضەن وجودیان نییە تا تۆ دانیشی لەگەڵ کامیان دانیشی چ فەردێکە لەگەڵ کام ئەهلی کتابە لەکوێن ئەفراد پەرتەوازە بوون بە نەسی قورئانە لە عالەمە و ئەمەش بە هیچ شێوازێک لەگەڵ هیچ بەهایەکی ئەخلاقی و ئیمانی و ئینسانی و یاسایی یەک ناگرێتەوە بەڵام نازانم بۆ هەمیشە یاسای دووەلی قوانینی دووەلی کاتێ هێتە سەر مەشروعی سەهیۆنیەت بێدەنگێت کاتێکە مەشروعێکە هەرچی ئین زیاد لە 3 ملیار خەڵک نەسبەکە هیچ ناڵێ بۆ کارەکانیشمان لە زۆر شوێنە باس کردو کە بریتێ لە چەپۆکی ئیمپریالی لە ناحیەی مادەوە بەسەر تەواوی ئایدیەکانە تاکە شتێ لە بەردەمیان پەلەقاژەکان نەک خۆی ڕانەگرتووە بەرامبەری پەلەقاژەکە بریتێ لە ئیسلام ئەتەوێت سەری بڕی پەلەقاژەکە ئاوایە بە دەستیانەوە ئیسلام خۆی پەروەردگار کارێ بکا کە بەدەر لەوەی ئەوان بانگەشەمان کرد بەدەر لەوەی ئەوان بانگەوازمان بکەن تەمەنەم هەر دیانەتی ئیبراهیمی یەکێک لە ئیشەکانی نەسی بانگەوازەکەی چکە تۆ کاتە بوو نیە داوا بکەی یعنی داوە کاکی بانگەشەکەری دیانەتی ئیبراهیمی یعنی تۆ هیچ شتێک نییە لە دینی ئیسلام ئاسانتر بێ لە بابەتی بانگەواز ئەو کاتە بۆ نییە بانگەوازی ئەهلی کتابکەی بۆی ئیسلام بوو تۆ قەناعەتت پێ وایژ و گوتەوە پێڵی وەرە بۆ کوێ خوڵقی چیەکەی ئەبێ بێدەنگبی لە هەموو بەهاکانی ئیسلام بۆ ئەم دیانەتە زۆر لە مەخراپترەکەی ئاماژەمان پێکرد بەڵام ئێمە حەزمان کرد بە شێوازێکی چڕ لە کاتی ترە بە مفەسەڵتر ئیشی لەسەرکەین بەڵام ئێستا وەکو بابەتی کە بەسەری دەگوزارێت ئاگادارکردنەوەیەکی خێرای لەسەر بدەین کە مسلمانان پێی هەڵنەغڵەتین بزانن مەشروعێکی ماسۆنی سەهیۆنیە دیسان هەمانەو خزمەتەکە کە بابەپیرانیان ویستامیکەن لەگەڵ مەسیحیەکان و نەیانتوانی ویستامیکەن لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و مسلمانانەوە نەیانتوانی مشریکەکانیش ویستامیکەن هەر نەیانتوانی و مستحیلیشە بتوان و ڕێک ناکەن یعنی هەر ئیسلام دەربێنە لە جوغرافیای سەرزەوی ئەو دوو دینە ناتوان ڕێکەوە جاوی ئیسلامیش لە ناویانە وشتی وا مستحیلە بەڵام هەر وەکو باسکردن جارجار دەیەن و دەیمەن خەڵکی لە مسلمانی خۆمانی پێ غەڵەتێنن و جاری وایە سەری خەڵکیژی پێیەشیان هێنا تەسەوڕ ناکەم کە سێزە ڕێگیمان لە دڵیا بێ قەناعەتی بەم بابەتن بەڵام هەر سەری خەڵکی پێیەشیان نێمەش مەجبورین بەقاتی ئەوەی زیاتر کابرا چاو قایم نەبێ کەمێک لەم باسی خواسە بخەینەوە
تارە دینە کۆتاییان باسە، وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.